تاکە هێزێک لە ساحەدەیە بە دۆست و دژمنانی کورد بزانن ئەوەش پکەکەیە ئەوەی بە جددی و بە فیداکاری بێ بەرجەوەندی شخصی ئیش دەکە بێ پلە و پارە هەواڵانی گێریلەنن. ئێمە وەکو دایکان بانگەوازیشم هەیە بۆ هەموو دایکانی کوردستان و هەموو دایکانی جیهان، چونکە دایکانی هەموو دایکان ئاشتی خوازن حەز لە شەڕ و شوڕاوە ناکەن. بەڵام وەکو دایکێکی کورد ڕێز و سڵاوم بۆ ئیمرالی هەیە کە ئەو فکرە بوویە کە ئەوڕۆ گێریلا گەهاندیە و ئاستەی ملەتی کورد گەهاندیە، ئاستەی ژنی کورد گەهاندیە و ئاستەی کە نمونە بووە لە جیهاندا هەموو ژنی جیهان ژنانی کورد بە نمونە دەزانن لەسەر کیتاب و فیلم و هەموو شتی وەکو مامۆستایەک دروست بووە، مامۆستایەکی جیهانی. ئەوە بەبوونی فکر و فەلسەفەی سەرۆک ئاپۆ بووە. ئەوە ئێمە هەموو قەرزداری سەرۆک ئاپۆنە، دایکان بە تایبەت، چونکە سەرۆک ئاپۆیە فکرێویە کە نەهەیە لە جەرگی دایکان بسووتێ و سڵاو و ڕێزم بۆ گێریلە هەیە بۆ خۆیان پشتڕازن. ئێمە هەموو دایکان دلمان لەگەل وەشاندنی لولە تڤەنگیان لێ ئەدەت پشتیوانی ئەوانن، هەتا مابین هەتا دایکێک مابێت دایک پشتەوانی گێریلاکانە، چونکە گێریلاکانن دەهێلن کە دایکان بە شەرەف و کەرامەت لە ماڵی خۆیاندا بژین.